نەوەی نوێ دەبێت بە هەموو تواناکانمانەوە کار بکەین بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی منداڵان. ئیدی جیاوازی نییە لە نێوان خێزان بێت یا لە ناو کەنیسەدا. ئیسای مەسیح بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش باسی ئەم بنەمایە بۆ ئێمە کردووە. ئەم بنەمایە پەیوەستە بە منداڵەکان لەو بڕگەیە وەرگیراوەکە بە ئینجیلی مەرقۆسدا هەیە و لە بەشی دەیەم. ناونیشانی ئەم بنەمایە پیرۆزکردنی منداڵانە. وەرن بە ئاەتەکە پێکەوە بخوێنینەوە. خەڵکی منداڵیان هێنایە لای ئیسا تاوەکو دەستیان لەسەردا بنێت. وشەی منداڵ لێرەدا ئاماژە بۆ منداڵانە دەکات کە تەمەنیان لە خواری 12 ساڵە. بەڵام کاتێک درێژە بە خوێندن دەدەن دەبینینەوە منداڵانە زۆر بچوو بوونە. خەڵکی منداڵیانان دەهێنا لای ئیسا تاکو و دەستیان لەسەردا بنێن. بەڵام قوتابیەکان سەرزەنشتیان دەکردن کە ئیسا ئەمەی پێ تووڕە بوو. ئەمە یەکێک لەو جارانەیە کە تووڕە دەبێت. زۆر دەگمەن دەبینین ئیسا تووڕە بێت. جارێکی دیکەش تووڕە دەبێت کاتێک سەرافەکان لە پەرزگاکەدا دەردەکات و مێزەکانیان سەرۆژێر دەکاتەوە. بەڵام لێرە لە نێردراوەکان تووڕە دەبێت و بە موشانە گزارش لە تووڕە بوونەکەی خۆی دەکات. پێی فەرموون لێگەڕن منداڵەکان بێنە لام، ڕێیان لێ مەگرن چونکە شانشینی خوددا هی ئەمانەیە. ڕاستیتان پێ دەڵم ئەوەی وەک منداڵ شانشینی خوددا قبول نەکات هەرگیز ناچێتە ناویەوە. ئەمە ڕەهەندێکی مرۆڤ دۆستانەی ئیسایەوە هەستی ئارامیمان پێدەبەخشێت چونکە ئێمە بوونەوەرگەلێکین لەسەر وێنە و شێوازی خوددا خەڵق کراوین. بەڵام دوای ئەوە تۆنی دەنگی دەگۆڕێت. کاتێک قسەکان لەگەڵ مناڵەکان دەکات و دەبینێ بە مناڵەکان دەڵێت، مناڵەکانیش لە باوەش دەگرێت و دەڵێ ئەمەش پێمان نەڵێت کە ئەگەرێکی زۆرەوە منداڵی بچوو بوونە. منداڵەکانیش لە باوەش دەگرێت و دەستی لەسەر دانان و بەرەکەتی پێدان. بە بۆچوونی من ئەم بڕگەیە یەکێکە لە جوانترین بڕگەکانی کتێبی پیرۆز. خۆی لە ڕاستیدا ئیسا پێشتر باسی ئەم بابەتەی کردبوو، بەس ئەوان لی تێن دەگەیشتن. ڕەنگە ئەمەش یەکێک بێت لە هۆکارەکانی تووڕەبوونی ئیساگەر مەرقۆس بەشی 9 ئاەتی 36 بخوێنینەوە سەرنجی ئەم شتە دەدەین. اینجا منداڵێکی هێناو لە ناوەڕاستدا ڕایگرت، گرتیە باوەشی پێی فەرموون ئەوەی بەناوی منەوە پێشوازی لە یەکێک لە مناڵانە بکات پێشوازی لە من دەکات. ئەوەی پێشوازی لێ بکات پێشوازی لە من ناکات، بەڵام لەوەی ناردومی پێشوازی ئەکات. واتە باوک ئەو باوک بەرەکەتدار دەکات. بە دڵنیاییەوە ئەو باوک هەر یەکێکن. بەڵام کاتێک باوک بەرەکەتدار دەکات کە دەڵێت ئەوەی بەناوی منەوە پێشوازی لە یەکێک لە منداڵەکان بکات بەم جۆرەی من، دوای ئەوە لە هەمان بەرگا لە ئاەتی 42 دەبینین زۆر بە دیاریکراوی قسە دەکات و دەفەرمێت ئەوەی یەکێک لەم بچووکانەی کە باوەڕیان بە من هەیە تووشی گوناه بکات باشترە بۆی بەرداشتێکی گەورە بە ملیەوە هەڵواسێت و خۆی فڕە بەدادە دەریاوە. ئێستا دەبینین ئیسا بۆچی تووڕە بوو، بەهۆی بێئاگایی قوتابیەکانیەوە بووکە ئەو خەریک بوو ئامادەیی دەکرد بۆ گۆڕینی جیهان. هەندێک کەس پێیان وایە کاتێک دەڵێت ئەوەی یەکێک لەم بچووکانە کە باوەڕیان بە من هەیە تووشی گوناه بکات ئاماژەی بۆ ئەو باوەڕدارە ناکامەڵانە بووە، بۆ ئەو باوەڕدارە نوێیانە. ئەمە ئەگەرێکە، بەڵام ئەگەری گەورەتر ئەوەیە کە ئاماژەی بۆ منداڵەکان کردبێ، چونکە لە سیاقەکەدا باز لە منداڵ کراوە. لەم بەشەی سەرەوە زۆر بە جوانی ئەو بنەمایە ڕوون کراوەتەوەکە دەڵێت دەبێت بە هەموو تواناکانمانەوە کار بکەین بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی گەنجان. ئیدی بێ جیاوازی لە نێوان خێزاندا بێت یا لە نێو کەنیسەدا. بەڵام ئەو پرسیارە گرنگەی ئێستا ئەوەیە، ئەو شێوازانە چین کە دەبێت لە ڕێگەیانەوە ئەم بنەمایانە جێبەجێ بکەین لە کاتێکدا کە بڕیار لە شتێک دەدەین. ئیدی جیاوازی نییە لە نێوان خێزانی خۆمان بێت یاخود لە ناو کەنیسە. ئەم بنەمایە زۆر ڕوونە. بێ جیاوازی لە نێو خێزان بێت یا کەنیسە. دەبێت پێداویستی منداڵەکان لە پێشینەدا بن. کاتێکیش پێداویستەکانی مناڵەکان پشتگوێ دەخەین چ لە ماڵ بێت یان لە کەنیسە، دەبێت بزانین ئەمە شتێکە خوددا خۆشی ناکرێت. بەڵام بەمەش مانای ئەوە نییە کە نازێکی زۆریان پێ بدەین و هەندێک شت بکەین کە تێکیان بدات. لێرە ئێمە باسی پشتگوێ خستن دەخەین. پێم وایە دەبێت بە جددی بیر لەم بابەتە بکەینەوە. هەروەها کەنیسەکەش دەبێت بیری لێ بکاتەوە کاتێک بەرنامە و پرۆگرامی خۆیاندا دەڕێژن. کەنیسەکان کاتێکی زۆر بەسەر دەبن لە بیرکردنەوە لە گەورەکان. لە کاتێکدا مەسیح دەفەرمێت کاتێک دادەنیشن بیر دەکەنەوە چی بکەن بۆ خەڵکی وا باشترە بیر لە منداڵانیش بکەنەوە، چونکە ئەوان زۆر گرنگن لە شانشینی خوددا. ئەمە جێبەجێکردنی ڕاستەوخۆی ئەو بنەمایانەیە و ئەمە بابەتێکە کەنیسەکان دەبێت ئاوڕێ لێ بدەنەوە. بەڵام ڕەهەندێکی دیکەی قوڵتر بوونی هەیە و ئیسا باسی کردووە. تەنانەت قسەکردن لەسەریشی ئازاربەخشە چونکە ئاماژەیەکی تێدایە بۆ ڕەفتاری خراپ بەرامبەر بە منداڵان. پێتان وایە خوددا تێڕوانینێکی خراپی بەرامبەر بە منداڵ هەبێت لەژێر ڕۆشنایی ئەو شتێکە ئیسا بە قوتابەکان دەڵێت هەر جۆرە خراپەیەک بەرامبەر بە منداڵ خراپترین پێشنیارێکە بەرامبەر بە بنەمایە. دیدی جیاواز نییە لە ناو خێزان بێت یاخود لە کۆمەڵگا.
بەڵام بەداخەوە هەندێک کۆمەلگا هەیە کە گوایە باوەڕداران و مەسیحیشن بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆمەتبارن بە ڕەفتاری ناشرینی سێکسی بەرامبەر بە منداڵ لەسەر دەستی ئەوانەی کە بە پێشەوای کەنیسە ناو دەبرێن. بیهێنە بەر چاوی خۆتان ئەیسا دەبێت هەستی چۆن بێت بەرامبەر بە ئەم بابەتە و دەبێت چەند کەسێکی نزم بێت و چی بەسەر دەهێنێت لە ڕۆژی خۆیدا. خدا بە توندی دانی ئەم ڕەفتارە دەکات دیدی لە ناو خێزاندا بێجا یان لە ناو کۆمەلگایەکی دی غیرە دینیدا یان لەو کۆمەلگای کە بە کۆمەلگای مەسیحی نابردرێت. ڕەفتاری ناشرین بەرامبەر بە منداڵ کاریگەری سەلبی لەسەر منداڵدا دەنێت بە درێژایی ژیانیە. ئەمە شتێکە بە چاوەکانی خۆمان دەیبینین. پێم وابێت مەسیح لە ڕێگای ئەم بانگەشەیەوە فێرمان دەکات ڕەفتاری جوان بکەین و ئاماژە بە قبوڵ نەکردنی پێچەوانەکەی دەکات. بەڵام با قسەکانمان بە شتانێکی ئیجابی کۆتایی پێبهێنین. ئەو شەرح و لێکچواندنەی پۆلس بەکاری دەهێنێت لە پەیامەکەیدا بۆ گەلی سالۆنیکی زۆر جوان و سەرنجڕاکێشە. خۆیان دەشوبهێنێت بەدایک کە شیر دەدات لە یەکەم سالۆنیکی بەشی 2 ئایەتی 7. وەک نێردراوانی مەسیح دەمانتوانی بارگرانی بین لەسەرتان بەڵام نەرمونیان بووین لەگەڵتاندا وەک دایکێک شیر بداتە منداڵەکانی. لێرەدا ئاماژە بە خۆی و سیلاس و تیمۆساوس دەکات کاتێک بەرەو سالۆنیکی ڕۆشتن و کەنیسەکان لەوێ دامەزران. مەبەستی لەم قسانە ئەوەیە کە ئەوان زۆر ئەزمونیان بووە لەگەڵیاندا وەک دایکێک شیر بداتە منداڵەکانی گرنگیان پێداون. ئێمەش ئاوا بووین. لێکچواندنێکی پڕ لە سۆز و مێهرەبانیە کاتێک بیر لە پۆلس و تیمۆساوس و سیلاس دەکەینەوە دەبینن پۆلس پیاوێک بووە کە سایەتی بەهێزی هەبووە بەڵام لەگەڵەوەشدا مێهرەبان بووە. بۆیە لێرە ئەم نمونەی بەکارهێناوە بۆ ڕوونکردنەوەی خزمەتی خۆی و شوبهاندنی بەدایکێک کە شیر دەدا بە منداڵەکەی. تێڕوانینی پۆلس زۆر بەهێز و جوانە و هەمان شت لەسەر خزمەتی ئێمە و کەنیسەش تەطبیق دەبێت. و لە بەشی دووەمی لێکچواندنەکەی دیکەش بەکار دەهێنێت بە باوک کاتێک دەڵێ هەروەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەرێک لە ئێوە وەکو باوکێک هەڵسوکەوتمان کرد وەکو چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکات. هانمان ددان وەورەمان بەرز دەکردنەوە و لێتان دەپاڕاینەوەکە بە شێوەیەک بژین شیاوی خوددا بێت ئەوەی بۆ شانشین و شکۆی خۆی باکتان دەکات. بەڕاستی ئەم بنەمایە زۆر زمە بنەمایەکی بەهێز و کاری پێکراوە لە ژیانی مەسیحدا. باجارێکی تر پێکەوە بیڵێنەوە دەبێت بە هەموو تواناکانمانەوە کار بکەین بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی منداڵان. دیدی جیاوازی نییە لە ناو خێزاندا بێت یاخود لە ناو کەنیسەدا.